لە شاری هەولێر ڕێبا سڵاو لەبێ تا ئێستا دانیشتنەکەی پەرلەمانی کوردستان دەستی پێ کردووە؟ بەڵێ سڵاوتان لێ بێتن تا ئێستا دانیشتەکە دەستی پێ نەکردووە وەک لەوەی کە لە بەرنامەی کاری پەرلەمانی کوردستان داهاتووە کاتژمێر 11 دانیشتنەکە دەست پێ دەکات و ئێستا ئەو لیژنە کاتیەی کە پێکهێنرا بوو بۆ هەموارکردنەوەی پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان لە کۆبوونەوەی خۆیاندان بۆ پێی کە لە دانیشتنی هەفتەی ڕابردوو لەلایەن بەشێک لە ئەندامانی پەرلەمانی کوردستانەوە سەرنج و تێبینی هەبوو لەسەر بەشێک لە مادە و بڕگەکانی ئەو پەیڕەوەی کە گفتوگۆی لەسەر دەکەن لە ئێستادا نۆ مادە لەو پێڕەوە پەسەند کراوە و گفتوگۆی لەسەر کراوە و دەنجی لەسەر دراوە لە ئێستادا کە ئەمڕۆ دانیشتنەکە دەکرێت لەسەر بەشی سێەمی پێڕەوەکەی کە هەڵبژاردننی دەستەی سەرۆکایەتیە لەو پەیڕەوەی کە هەموارە و ئەوڕۆ گفتوگۆی لەسەر دەکەن لە یەکێک لە مادەکان لە هەڵبژاردننی دەستی سەرۆکایەتی مادە یەکەم دەڵێ کە چەند ڕایەک هەیە بۆی کە سەرۆکی پەرلەمان چەند جێگرێکی هەبێ واتە یەک جێگەر نەبێتن کە خۆی لە پرۆژه یاساکەدا هاتووە کە دەڵێ سەرۆک و جێگر و سکرتێری پەرلەمان هەیە بەڵام چەند ڕێیەک هەیە بۆی کە دوو جێگر یاخود سێ جێگری هەبێ ئەویش ڕەچاوی ئەو پێکهاتانە یاخود ڕەچاوی بە ئەوە بکەن کە لە هەرێمی کوردستاندا چەندین پێکهاتە هەیە کە ئەویش ئەوانیش بتوانێت جێگرێکیان هەبێتن یاخود جێگرێکی سەرۆکی پەرلەمانیان پێ بدرێت بۆ ئیش و کارەکانی خۆیان ئەوە سەبارەت بە دانیشتنەکەی ئەمڕۆ بوو دەمەوێت باس لەوەش بکەم کە ئەمڕۆکە نیگەرانی بەشێک لە فەرمانبەرانی ئەندامانی یاخود بڵێن دامەزراوەی پەرلەمانی کوردستان نیگەرانی بەشێک لە کارمەندەکانیان یاخود فەرمانبەرەکانیان لێکەوتەوە بۆ پێی کە پێوەرێک دانراوە بۆ دابەشکردنی دەرماڵە لە پەرلەمانی کوردستاندا کە لە پێشتر ئەو پێوەرە بەو شێوە پێناس دەکە یاخود دانرا بوو کە هەر فەرمانبەرێک یاخود هەر پلە باڵایەک لە ناو پەرلەمانی کوردستان دەرماڵی پێدەدێت لە 600,000 کەمتر نەبێت و لە 1,100,000 زیاتر نەبێت بەڵام لە ئێستادا لەبەر بارودۆخی دارایی یاخود قەیرانی دارایی دیارە ئەوە کەم کراوەتەوە بەوەی کە 400,000 کەمتر نەبێت و لە 750,000 زیاتر نەبێت دیارە ئەوە پلە باڵەکانی نەگرتووە وەکو ڕایۆشکار و ڕایۆشکارەکان لە پەرلەمانی کوردستان بەڵام فەرمانبەرەکانی گرتووەتەوە و نزیکەی وەکەوەی کە ئەو بێمەیان وت نزیکەی 200,000 لە دەرماڵەکەیان کەم کراوەتەوە و پێیان نادرێت لە موچەی یاخود لە دەرماڵی مانگی 6دا ئەوەش نیگەرانی بەشێک لەو کارمەدانە یاخود لەو فەرمانبەرانی لێکەوتوتەوە و داوا دەکەن کە موچەی پلە باڵەکانیش کەم بکرێتەوە بە هەمان شێوەی کە ئەوان موچەیان لێ بردراوە و لەگەڵ ئەوەشدا لە چەند ڕۆژی ڕابردوو یاخودوم لە هەفتەی ڕابردوو لیژنەی دارایی پەرلەمانی کوردستان لە کۆنگرەیەک ڕۆژنامانی ئاماژیان بەوە کرد کە ئەوان پرۆژە یاسایەک یاخود خەریکی ئەوەن پرۆژە یاسایەک دەنووسنەوە بۆی کە هەموو موچەی پلە باڵەکان ڕێک بخرێتەوە بەپێی یاسایە کە لە پەرلەمانی کوردستان گفتوگۆ لەسەر بکرێت و دەنجی لەسەر بدرێت و دواتریش بچێتە بواری جێبەجێکردنەوە. بەڵێ ڕێبوار ئایا ژمارەی ئەو پەرلەمانتارانە کە لە دانیشتنەکەی ئەمڕۆی پەرلەمانی کوردستانە ئامادە بن تا ئێستا چەندیان گەیشتوونەتە ئەوێ؟ خۆی کۆبنەوەکە کاتژمێر 11 دەست پێ دەکات ئەوەی کە ئێمە دابینین ئەندام پەرلەمانەکان بەشێکی زۆریان هاتوون تەنها ئەوانە نەبێتن کە نەهاتوون کە مۆڵەتیان وەرگرتووە کە ئەویش دیارە بەهۆی ئەوەی کە ئەوڕۆ دووەمی دانیشتنە لەسەر ئەو پێڕەوە دەکرێتن ئەوانیش کە بەشێک لەو ئەندام پەرلەمانە مۆڵەتیان وەرگرتووە کە سەردانی دەرەوەی وڵاتیان کردووە یاخود لە هەرێمی کوردستانی تەنها ئەوانە نایەن کە لە دانیشتنەکەی ڕابردووش نەهاتبوون ئەگەر نهموو ئەو ئەندام پەرلەمانانی تر ئامادەن و ئامادەن بستن یاخود لە پەرلەمان ئامادەن بەڵێ هیچ ناکۆکێک هەیە لە نێوان پەرلەمانتارەکان سەبارەت بە لەسەر پەیڕەوی ناوخۆی هەرێمی کوردستان؟ بەڵێ سەبارەت بە پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان بەوەی کە ناکۆچی هەبێتن بەڵێ زۆر بێروڕا هەیە زۆر جاریش خۆمان کە بیستمانە ئاماژە بەوە دەکەن کە بۆیە ئێستا ئەو پەیڕەوەیان خستۆتە بەرنامەی کارەوە چووکە پێویستی بەوە نیە سەرۆکی هەرێم واژووی لەسەر بکاتن و لەگەڵ ئەوەشدا من خۆم پێش ئێستا لەگەڵ ئەندامێکی لیژنەی دەستوری نووسینەوەی دەستور قسەم لەگەڵ کرد گوتم بۆچی تا ئێستاکە
پرۆژەکە ئێوە یاخود داواکاریەکەی ئێوە نەخراوەتە بەرنامەی کارەوە بۆی کە ئەو کاتتان بۆ درێژ بکرێت و یاخود ئەو ماوەیەتان بۆ زیاد بکرێتن کە بتوانن دەستوری هەرێمی کوردستان بنووسنەوە ئەو ئاماژەی بۆ کرد کە چەند ڕایەک هەیە لەبەر ئەوەی کە ئەو پێڕەوە پێویستی بۆ نییە سەرۆکی هەرێم واژووی لەسەر بکات بەڵام بەشێک لە ئەندامانی پەرلەمانی کوردستان دەڵێن ئەگەر بێت و ئەو کاتێ یاخود ئەو داواکاریەی لیژنەی دەستوری بخرێتە بەرنامەکارەوە پێویستی بۆیە سەرۆکی هەرێم واژووی لەسەر بکاتن کە ئەوەش وە خۆی دەڵێ کە ئەوە بەو شێوە نییە چونکە لە سەرەتای دروستبوونی ئەو لیژنەیە سەرۆکی هەرێم واژووی لەسەر نەکردووە یاخود تەنها ئیشوکارەکانی ئەو لیژنەیە لەژێر دەسەڵاتی پەرلەمانی کوردستاندایە تەنها ئەوە دەیە کە دەنگ لەسەر ئەوە درێتن ئەو کاتەی بۆ زیاد بکرێت یاخود بۆ زیاد نەکرێت ئەوەش چەند ڕایەکی لەسەر هەیە کە دەڵێن بەشێکیان دەڵێن سەرۆکی هەرێم پێویستە واژووی لەسەر بکات کە زیاترینیان ئەندامانی پارتی دیموکراتی کوردستان یاخود لە فراکسیۆنی پارتینە و بەشێکی تریشیان لە فراکسیۆنی جیاوازەکانی تر دەڵێن پێویست بۆ ناکات چونکە لە سەرەتای دروستبوونی ئەو لیژنەیە کە دەنگ لەسەر دراوە ئەو لیژنە پێکهاتووە سەرۆکی هەرێم واژووی لەسەر ئەو بڕیارە نەکردووە تەنها لیژنەیە کە پێکهاتووە و ئیشوکارەکانی دەستور یاخود نووسینەوەی ئەرکی نووسینەوەی دەستوریان لە ئەستۆدایە و لەسەر پەیڕەوی ناخۆش بە هەمان شێوە پەیڕەوی ناخۆش کە بەشێکیان دەڵێن کە پێویست بوو ئێستا گفتوگۆ لەسەر ئەوە بکرێتن کە هەرێمی کوردستان چەندی قەیرانی هەیە هەرێمی کوردستان چەندی کێشەی هەیە هەر لە کێشەی کۆچی گەنجانە کێشەی داراییە کێشەی پرسە سیاسیەکانە چەندین پرسی تر کە ئێستاکە پرسی کەمبوونەوەی یاخود قەیرانی غازیش دەتوانن بڵێن هاتۆتە ئاراوە ئەوەش بە هەمان شێوە کە دەڵێن پێویست بوو پەرلەمانی کوردستان گفتوگۆی لەسەر بکات نەک ئێستا خۆی سەرخەڵکا بە نووسینەوە یاخود قسەکردن و گفتوگۆکردن لەسەر پەیڕەوی ناخۆی پەرلەمانی کوردستان کە پەیڕەوێکیان هەیە دەتوانن لەو پەیڕەوە یاخود بەو پەیڕەوە کار و ئیشوکارەکانی خۆیان جێبەجێ بکەن و ئەو پێڕەوەی کە ئێستا بەرکارەواتە ئێستا کاری پێ دەکەن هیچ کێشەیەکی نییە تەنها ئەوە نەبێتن کە چەند گۆڕانکاریەک لەو پێڕەوە کراوە بەڵام بەشێکی تریان دەڵێن نەخێر کە ئێستا پێویستە گفتوگۆ یاخود ئەو پێڕەوە گفتوگۆی لەسەر بکرێت و پەسەند بکرێتن چونکە ئەوە ئیشوکارەکانی پەرلەمانی کوردستان ڕێک دەخات کە ئەوانیش دەڵێن بۆ نمونە لەو بۆ پێڕەوەیکی ئێستا بەرکارە ئەگەر بێت و بانگشتی یاخود داوا بکرێتن کە وەزیرێک ئامادە بێتن ئەو لەوانەیە ئەو وەزیرە نێتن یاخود ئامادە نەبێتن لە کۆبنەوەکان یاخود بۆ لیژنەکان بەڵام ئەگەر بێت و بۆ پەیڕەوە بێتن کە لە پەیڕەوەکەدا هاتووە دەڵێ ئەگەر بێت و وەزیرەکە ئامادە نەبێتن ئەوان گفتوگۆی خۆیان ڕخنەی خۆیان هەموو قسێکی خۆیان دەکەن بەبێ ئەوەی کە ئەو وەزیرە ئامادە بێت و دیفاع لە خۆی بکات یاخود بەرگری لە خۆی بکات بۆ بەڵگە و بۆ کاغەزانی کە لەبەر دەستایەتی کە ئەندامانی پەرلەمانی کوردستان ڕخنەی لێ دەگرن. سپاس بۆ پەیامنەرمان ڕێبوار کاکەی لە شاری هەولێر لەگەڵمان بووی سپاس بۆ زانیاریەکانت.